سڵاوتان لێبێ هاوڕێیان لە لێکچەرێکی نوێ هاتینە وەلاتان. ئەمە یەکێکە لەو لێکچرانی کە زۆر گرنگە، چونکە تەواو ئێمە دەست دەکەین بە دروستکردنی سیمینارێکی ڕاقی. چۆن لە ڤیددیوەکانی پێشووتر هەموو ئەو شتانم باس کردووە کە تۆ پێویستت پێ بێت ئەگەر ئەو شتانە نازانی، بەڵام پێویست پێ بێت بۆ ئەوی دەست پێ بکەی. ئەگەر تو ئەو شارەزایانەت هەیە بەڵام نازانی چۆن سیمینار دروستکە، توانین لەم ڤیددیۆ دەست پێ بکەی. زۆر احتیاجە. باشە، ئێمە دەست پێەکەین بە ناوی خوا. وەکو لە ڤیددیوەکانی پێشتر باسمان کردو، پێویستە تو ئەکاونتێکی چاجیبیتیت هەبێت یاخود ئەکاونتێکی جێمینایت هەبێت. ئەبێ یەکێک لەم دوو ئەکاونتت هەبێت بۆ ئەوەی وەکو باسمان کرد ئەمانەیەکێکن لە گەورەترین زیرێکی دەستکردەکان کە ئێستا خەڵک بەکاری هێنێ بۆ ئەوەی ئەدایەکی زۆر باشمان پێ بدە. هەروەها پێویستە تۆ پاوەرپۆینتەکەتی شکرا بێتەوە. ئێمە لە ڤیددیوەکەی پێشتر باسیەوەمان کرد کە چۆن تایتڵ با بڵێن تایتڵی سیمینارەکە یاخود کەڤەری سیمینارەکە دروستکەین. هەروەها باسی ڕیسۆرسەکانمان کرد، هەروەها باسی کۆتە سلایدمان کرد کە ئەوش تانکیو بوو یاخود ئەنی کوێشن. ئەوەی ڕاستی بێ لە بیرم چوو سێڤیکەم، بۆیە ئێمە هەر ئێستا لەسەر ئەم سادەیە دەست پێەکەین. بەڵام ئێوە وا باشترە گە سێڤتان کرد بێت لە دوای ئەوە باشە. لە دوای ئەوها بڕۆنە سەر نیوسلاید و کلیک لەمە بکەن و لە دوای تایتڵەکەەوە یاخود کەڤەرەکەەوە دەست پێ بکەن. ئەتوانی ئاها شوێنەکانیان بگۆڕی، ئەگەر بتەوێت ئەتوانی بۆ شێوە شوێنەکانیان بگۆڕی. ئێمە لەبەرەوەی وەکوتم لە بیرون چوە سێڤیکەم لە ئاها دەست پێەکەین. طبعاً ئێمە پێش هەموو شتێک ئەبێت چەند شتێک هەیە بێت دیاریکی پێشەوەی سیمینارەکە دروست بکەی. یەکەم تۆپیکەکە دەسەر چییە؟ باشە، طبعاًەوەی یان خۆت دیاریت کردووە پێشتر یاخود پێیان داوی ئیتر لە کۆمپانیایەکی لە زانکۆی لە مەحەدی لە مەکتەبی لە هەر شوێنێکی پێیان داوی کە لەسەر ئەم فڵیان لەسەر ئەم فڵانشێت سیمینار بکە یاخود خۆت پێشتر دیاریت کردووە. باشە، ئێمە ئینشاڵڵا ڤیددیۆ کەمێک درێژە بێ، بۆیە ئەبێت ئاگاتان لەمێ بێ. طبعاً دوای ئەوەی کە تۆ بابەتەکە دیاری کردووە، یەکشتی گرنگتر دێتە پێشەوە کە بە چی زمانێکیکی. عادەتەن لە زانکۆکان 80% زانکۆکان بە زمانی با بڵێن 90%تیش ئەگینا هەنێک بەشی وەکو عەرەبی و ئینگلیزی وەماین عەرەبی و کوردی نەبێ، ئەگینا 80% بۆ 90%ی بە زمانی ئینگلیزی ئەکرێت. بۆ شوێنەکانی تریش وەکو کۆمپانیەوەمانە پێم وابێت هەر بە زمانی ئینگلیزیە، بە زمانی من ئێمەش بە زمانی ئینگلیزیەکەین. ئەگەر بتەوێت بیکەی بە زمانی کوردی، ئێمە ئەوەشە باس دەکەین کە چۆن لەمێ بە ئینگلیزیەوە وەرەگری بڕۆی بیکەی بە کوردی، چونکە من هاوڕێی خۆم هەبووە لە پەیمانگاکان بە زمانی کوردی سیمینارەکەی کردووە، هەر بە هەمان شێوە بە ئینگلیزی لەمێ دەرمان هێناوە، دوای ئەوە کردومانە بە کوردی. یعنی زۆر احتیاجیە بۆ هەموو جۆرە زمانێکە بێ. ئەگەریش بە عەرەبی بێتەوە زۆر عەرەبیەکە هە زۆر باش، پێویستی بە ترانزلیتۆمانە نابێ. خۆش چونکە چاجیبیتەکە عەرەبیەکەشی فولە، ئینگلیزیەکەشی فولە، کوردیش دەزانێ بەڵام کوردیەکەی فول نییە با بڵێن. باش، ئێمە تۆپیکەکەمان یاخود بابەتەکەمان چییە؟ بابەتێکم هەڵبژاردووە بە پارچەکانی کۆمپیوتەر. باشە، پارچە هاردوێرەکانی کۆمپیوتەر. بۆیە ئێمە پێڵێن بۆ نمونە سیمینار پرزنتیشنێکمان بۆ دروستکە دەربارەی کۆمپیوتەر هاردوێر. باشە، ئێمە وای پێڵێن میک تۆش ئەبێت ئەو داواکاری لێ بکەی، پێی ئەڵەی سیمینارێکم پرزنتیشنێکم وە دروستکە دەربارەی فڵانشت. میک presentation about باشە بەمە هەڵەیتایە سەیکەن جەماعەت make a presentation about ئەمە نەگۆڕە باشە، یان بیکە بە سیمینار. ئەمە ئەگەر ئینگلیزیەکەشی زۆر باش نییە، ئەمە نەگۆڕە، تۆ توانی ئەمە هەروەکو من بیبەی make a presentation about. لە دوای ئەباوتەکەوە دێتە سەر بابەتەکەی تۆ. بزان بابەتەکەی تۆ چی بابەتێکە، لە توبیت، لە ئەندازیاریت، لە ئینگلیزیت، لە هەر شتێکی تری بابەتەکەی خۆ دانی. بۆنە دەرباری شعری بە ئینگلیزیە، چوزانم شکسپیر وەمانە کورە دەرباری بابەتێکی طبیە، جا ئەمە لە طبەکان و لە هەموو بوارێکە دەرەجەیەکە. باشە، من about computer
hardware باشە ئەمەم پێوتووە make a presentation about computer hardware enter من لەگەڵتانە بم لە هەر شوێنێکە خۆم کێشم بۆ دروست بوو هەوڵەدەم هەر کێشەکەش لەمێ چارەسەرکەین بۆ ئەوەی نەک شتێک دانێم وەکو سیناریۆیەک دوای ئەوە تۆ لە شوێنێکە کێشەیەکت بۆ دروست بوو دوای ئەوە نەزانی چۆن چارەسەریکی لەگەڵتانە بم لە هەر شوێنێکە کێشەیەک دروست بوو چارەسەرێکین بە ئیزنی خوا با چەنە ڤیدۆکە با سەعاتێک بێت کێشەمان ئەوە نییە تەنها کێشەمان ئەوەتە ئێوە کە ئەم ڤیددیوی تەواو بوو بە تەواوەتی بزانن کە چۆن سیمینار دروستکن زۆر باشە باش تەواوی کرد ئەساگە دقت بێنەگەر بێن باسی شتەکان بکەین کە ئەم کوردی پێمانوت make a presentation about computer hardware اینجا پێوتم چی وتی here's a outline of presentation of computer hardware وتی ئەمە ئاوتلاینەکەیەتی ومە ستراکچەرەکەیەتی وەکۆ بینن هاوڕێن یعنی وەڵڵاهی شتێکی بۆ کردوین ئەمە ئەگەر تۆ بیکەی دەوانێت چەند سەعاتێکت لێ بات باشە بەڵام منی ها بە یەک دەقەشی نەبرد وانە پس یەک دەقەشی نەبرد بۆی دروست کردین یعنی ئەم زانیاریانە هەمووی با بڵێم ستانەوە دەقیقن کێشەی تیانە باشە ئێستا ئێمە لەم سیمیناری ئەم ڕۆمانیش با بڵێم پرزنتیشنی کە دروستیەکەین ئەوەش ڕوو نەکەینەوە شێوازی ستانداردی سیمینار ئەبێ چۆن بێت باشە پێش با بڕۆین دانەدانە سێریکەین یەکسەر پێ دەڵێ چی سلایدی یەکەم ئەها بۆشی دیاری کردووی سلایدی یەکەم سلاید تایتل سلاید تایتڵەکەی بێت چی بێت introduction to computer hardware ئەمە تایتڵە ڕئیسەکەیەتی پێ دەڵێ subtitle understanding the building blocks of computer پریزنتەر ناوی خۆت دەیت ئەمە سلایدە بوو کەوتمان لۆگۆکە دانین لە خود لەگەڵ ناوی ئەوانەوە باشە ئەمە سلایدە بوو جاسی بکەن مەرجیش مەرج نییە هەرچی ئەو بۆی دانابی هەمووی ببی ئەو شتە بە کە تۆ بۆت گونجاوە تێگەی چونکە تۆ مرۆڤی لە کۆتاییە ئەو شتانش خۆت باشتری لێزانانی ئێمە سلایدی سەرەتا ئێمە بەس ئەمەیە بین چونکە کۆنترۆل سی باشە کۆنترۆل سی وەرە ئەمە بە سادەی هەوڵدین بە سادەی ئابۆ شێوە کۆنترۆل V باشە کۆنترۆل سی کۆنترۆل V ئەوەشە نازانی وەرە ئەمە کلیکی لە ڕاستکە کۆپی وەرە ئەبێ پەیستی کە بە کلیکی لە ڕاست وتمان بڕێک دەستکاریەکەین بەچینە بەشی هۆم کلیک لە ئەماکەین ئەهێنینە ناوڕاست لە بەشی فۆرمات باگراوندێکی ئەینێ ئەفۆن ئەمەیانە ئەو شێوە ئەمە جوانترە بەڕای من دێنەوە ڕەنگی تێکستەکە خۆیە گۆڕین فۆنتەکەش یەکەین بە ڕوبیک فۆنتەکەی بە دڵی خۆت وەکو پێم وتن لە ڤیدیۆ پێشتر چوەندیدا بەزاندنی فۆنتی تایە گەورەیەکەینەوانێ بۆ شێوە ئەمە لەمەیتە باسەوەمان کرد لۆگۆکەت لەمێ لەگەڵ لۆگۆی پەیمانگە یاخود مەحەدیان کۆمپانیا شوێنێک لەگەڵ لەمێ ناوی کۆلێج و داروبەرد لەمێ ناوی خۆت ئەو کەسانی کە دروستیان کردووە لەمێ ناوی مامۆستاکەت و بابەتەکەت و دەیت بەروار ئەگەر ویستت دێنە سلایدی دووهەم کە ئیتر تەواوجدیا دەست پێەکە دێن لەمێ نووسایەتی introduction to computer hardware دێنە سەر یەکەم شت پێوتوین چی ئەمە سێکەنج جەماعەت باش ئەمە تایتڵی سلایدی دووهەمە سەرەتایەک بۆ کۆمپیوتەر هاردوێر دێنەوە ئەم لا بامان شەوەیکەین بە ڕووبیک باش سەرەتایەک بۆ کۆمپیوتەر هاردوێر ئەی بیکەن بە بۆڵد ئەیکەی بە بۆڵد بۆ ئەوەی کەمێ جوانتر دیار بێ با بڵێن ئەمە با بزانرێت کە ئەمە تۆپیکە توانی گەورەتریکیتەوە زۆر باشە طبعاً ئەمە سادەیە ئەمە و تێمپلێتە سادەیە کە پێم وتن ئێوە توان ئەو تێمپلێتانی تر بەکاربێنن کە ئاماژەمان پێکرد لە دەرسەکانی پێشووترە ئەوکو ئەمە باشە یاخود بۆ نەڕەنگ و شتەکەی بگۆڕی ئێستا بۆ نمونە ئەمە باشە ئێوە توان ئەمانە بەکاربێن
حەزەکەی بە هەر لەگەڵ ئەمەیە بڕین. Introduction to Computer Hardware لەم سەرەوە ئەینووسی باشە لەمێوە ئەینووسیت یاخود ئەیهێنیتە ناوڕاستی شەر ئەبێ احتیادیە. طبعا هەموو سلایدێک ئەبێت تایتڵی هەبێت ئەمە شێوازی دروستکردنی سلایدە بە شێوەیەکی ئەکادمی. ئەمە ئەگەر دیقەت بن ئەمە سەیکەن جەماعەت ئەمە هەر باشۆمان توش بوو ئەگەر دیقەت بن ئەم سلایدانە ئەم خەتەی تایە من نامەوێتم خەتەی تیا بێ سێکە وەرنە نیو سلاید کۆمەڵە سلایدی حازری پێداون بەم ستایلە وەرە ئەوە هەڵبژێرێکە خۆت ئەها سێکەن ئەمە خەتەکەی تیانە باشە ئەمە خەتەکەی ها لەسەرەوە با بڵین زۆر باشە ئەمە خەتەکەی لەسەرەوە ئەمە هەر هیچ ئەمە خەتیەتیانە نە ئەمەش خەتەکەی لەسەرەوەیە پێما بێت ئەم بلانکەیەوەکۆ بینی ئەمە چەندەنێکێکمان تاقی کردەوە هەتاوەکو باشەکەمان دەستکەوت منش حەزەکەم بۆیە هیچ لێ نابڕم بۆ ئەوەی کانی هاو کێشانی کە تووشی منە بێت تۆشەگە لە داهاتوە کێشی تووشی تۆ بوو کێ توانین چارەسەریکی ئێمە سێکەن بۆ ئەوەی نەچین هەموو جارێکی تبینوسینەوە دوای ئەوە بۆڵ دیکەین یاخود فۆنتەکەی بگۆڕین نە بۆ شێوە دیاریکە کۆنتترۆل سیسێکە ناوی تێکستەکە دیاری مەکە بۆ شێوە ها ناوەکەی دیاری مەکە نە چوارشێوەکە کۆنتترۆل سی وەرە ئەمێ کۆنتترۆل V پێستیکە ئێستا ئەمەمان ناوێتەوە ئەمە حەزمان لەوەیە کە بێخەت بێ زۆر باش تەواو داماننا جا هاوڕێیان ئەمە گرنگترین شتە لە کاتی دروستکردنی سیمینار یعنی ئەمە کفرە کاتێک یعنی با بڵین کفری دروستکردنی سیمینارە یان ها شتێکی زۆر ناماقوڵیە کە دانیشی تۆ ئەوە تێکس بێنی ئاوها لەمێ پڕیکەیتەوە تێگەی جایی وا هەیە لەم سەر تا ئەو سەر ئەمە لە سیمینارە شتی وا ناکرێت جەماعەت ینی هەر بە جدی مامۆساش زۆر کات لەوانی لەبەرەوە دەرەجەت لێ ببڕێ سیمینار تەنها ئاوتلاین نووسیت ئاوتلاین یعنی سەر خاڵەکان ئەگەر پێویستی کرد بە پێناسەیەک شتێک ئەوانەی شەنووسیت ئامارێک شتێکتە بۆ ئەوانەی شەنووسی بەڵام ناڕۆی لەمێ هەتاوکو ئەمێ شت بنووسی دوای ئەوە تۆ سێری ئەوانەی کە مەرحەلەیەکن تازە سیمینارەکەن بۆ شێوە بیکن بەڵام کە کەسێک تۆ مەرحەلە دوو بەسەرەوە بیت بەڕاستی نابێت دانیشیت کە هەموو شتەکان لەمێ نووسی بێت و دانیشی سەری پاوەرپۆینتەکە بکەی یاخود سەری ئەو ئینەکە بکەی پلاجکتۆرەکە بکەیت و بیخوێنیتەوە ئەمە نابێت لە کاتی سیمینارە هەوڵ دەخۆت لە شتەکە تێ بگەی ئەو کاتە پێویستت بەیش نابێت باش ئەمە دێنە سەر سلایدی دووهەم پێتەڵێکی دیفینیشن پێوتوی یەکەم شت پێناسەیەک بکە دیفینیشن کۆمپیوتەر هاردوێر ئەمە پێناسەکەیەتی هاردوێر ریفێر تو دە فیزیکەل ها زۆر باشە پێناسەیەکی بۆ کوردین پێناسەیەکی کورت و ڕەوان ئیتر ئەمە لەسەر بەشەکەی تۆ لەوانەیە و پێناسی بە تۆی کە چونکە تۆ شتێکی جیاوازترە لەوانەیە سێ دێڕ بێت بەڵام ئەوەی من ئەوە لە خۆیەگرێ ئەوە لە خۆیەگرێ فۆنتەکە یەکەمەوە بە ڕوبیک زۆر باش من ئەتوانم ئەم ڕەنگە بگۆڕم ئێستا بۆ ئەوەی کەمێ شتەکان جوانترۆ بێ یەکەم بۆم ڕەکان definition بۆ ئەوەی جوان دیار بێ computer hardware refer to the physical component of this computer system ئەمە من ئەگە تۆ ئینگلیزی بزانی ڕێکە زانی کۆمپیوتەر هاردوێر ئاماژە بۆ ئەو شتانە ئەکات کە فیزیکەڵین یاخود مادەی فیزیکین یاخود با بڵین ڕقن لە کۆمپیوتەرە باشە تۆ نازانی تۆ ئینگلیزی نازانی چۆن ئەمە چارەسەرکەین هەر لە خۆتە خۆ ناژی دەینی چێکەی ئەچی کۆپیەکەی بۆ شێوە دێنە سەر وێبسایتی گوگل ترانسلیت ئەیکەن بە ئینگلیزی کوردی پێستیکە عەفوەن ڕقە کاڵای کۆمپیوتەر ئاماژەیەوە پێکاتی فیزیکەکانی سیستمی کۆمپیوتەر زۆر بۆی دین کردین بۆی تەرجمە کردین ئەسا زۆر بە جوانی لێ تێگەی بۆ شێوەی هێنیت و ئەگە تەواویستت یانی زانیت کە عیبی نییە وەرە داینە اینجا هاتووە چی گرنگیەکانی پارچەی کۆمپیوتەر hardware is the foundation allow software to run and perform task زۆر باش وەرە ئەمێ سێگەن جارێکی سرەمە کۆپیەکەین بۆی دانەنیشین ڕەنگی بینیە و فۆنتی بینیە و ئەمانە ئاها دیاری کە دەبڵ کلیکە دیارەکات وەرە سێکەن جەماعەت کۆنتترۆل V بکەرەوە چونکە لەوێ کۆپیمان کرد پێم وابێ کۆپیمان کرد نە کۆپیمانە کردو زۆر باش جاری وایە دوو چەند شتێک کۆپیەکەی بەیەکەوە بەڵام
شتێکی تر کۆپیەکەی ئەوەی پێشووتر دەناوە بات بۆ ئەوەی لە کۆمپیوتەرە لەم حاڵەکاتە نەجاتمان بێت سێکە کلیک لەسەر کیبۆردەکە لە ویندۆزەکەین لەگەڵ ڤە چەندین شتت کۆپی کردبێت هەموویت بۆ هێنێ لەمێەوە باشە چەندین شتت کۆپی کردوێ هەموویت بۆ هێنێ سە من کۆنتترۆل و ڤەکەم ئەوەی بۆ هێنام ئەوەی یەکەم ئەوەی دووهەم کە ئەومان کرد ئەمپۆرتنس ئەمە بە هەماشەوە بۆ ئەوەی بۆ شێوە جوان دیار بێ ئەگەر دیقەت بن ئەوەیان بۆڵدا ئەمە شەکەین بە بۆڵد بۆ شێوە عفەن یەکینەوە بە ڕوبیک بۆ شێوە ئەوکۆ بینن ئەمە دیفینیشنەکەیەتی پێناسەکەیەتی ئەمەش گرنگیەکانێتی باشە من بەڕای من ئەو نەبەسە بۆ سلایدێک وەرە ئەمێ بۆ ئەوەی ئاها کەمێک باش شتەکە زەخمکەین طبعاً خۆی ئەمە یەکێکە لە فەنەکانی سیمینار تۆ شتەکان هەوڵدەی بەرچاو بێت بۆ شێوە اینجا چیەکەین ئێستا ئەگەر دیقەت بن لە بینی خەتەکانە مەجال کەمە وەرە ئەمێ ئەمە نووسراوە لاین سپیسینگ بیکە بە 2 یاخود بیکە بە 1.5 1.5 لە هەمووی باشترە و جوانترە و ڕێکترە باشە ئەبوو شێوە ئێستا هەر یعنی شتێکی زۆر زۆر ماقوڵە دوای ئەوەی کە ئەومان کرد دێنە کوێ دێنە گۆگڵ طبعاً ئەوە باسیوانەمان کردو بۆ بە هەمووی بە این باسەکەم بۆ ئەوەی لە هیچە گیر نەکەی وەرە بە دوای وێنەیەکە بگەڕێک کە بۆ ئەو سلایدە گونجاو بێت تێگەی لە من نەک هەر وێنەیەک چۆن ماچان ها لەوێ داینی نە بۆ ئەو سلایدە گونجاو بێت بۆ نمونە نووسی کۆمپیوتەر هاردوێر باشە دەرەجێک وەرە کۆمپیوتەر هاردوێر وێنەیەک بهێنە کام وێنەی کە تۆ بەدڵتە وەرە لەو شوێنە دانەیتر زەوقی من بۆ زەوقی تۆ ئەگۆڕێت باشە من بۆ نمونە ئەم وێنەیە هێنم سەیڤەکەین دەرەجێک ئێستا دێنە کوێ دێنە ئەمەی هێنی کێش بزان لە بیرتان ماوە پێشەوەی من بیهێنم لە دڵی خۆتە بزانەزانی ئەبێ چی بکەی پێشەوەی بیهێنی کۆبینی وێنەکە گەورەیە کلیک لە شێفتەکەین بچووکەکەینەوە زیاتر بۆ شێوە توانی گەورەتریکەی توانی بچووکتریکی خۆت ڕێکێخی بیتەوە لە وەلای خۆتەمێنێ سیمیناری تۆیە و تۆ جوانتری لێزانی ئەگەر دیقەت بن هەنێک کەس ئەوانەی کێشەی لەگەڵ ئەمەیانە بێ بەڵام کێشەم هەیە لەگەڵیە پشتەکەی بەنەوشەیە ینی جوان نییە وتمان چیەکەین ئەڕۆینە گۆگڵ ئەنووسین ئەم شتانە هەنێک کەس لەوانەیە پێویستی بەڕسم نەبێت ئەڵەم شتێکی سادەکەم شتێکی سادەکەم پێویستم بم ینیها بم کاتە زۆرە نییە پەلەمە توانێ وێنە دانەنێ بەڵام من شتێکی گشتگیرەکەم بۆ ئەوەی ئەگەر ویستت بتوانانی بیکی و چوونە سەر وێبسایتی باگراوند ریموڤەر وێبسایتەکەمان کردەوە وێنەکەمان پێدا و کۆبیدن خۆی جوان بۆی پشتەکەی بۆ لادەین ئەمە لادی نەیسڕینەوە ئەفۆن چینە سەر پیکچەر چینە بەشی داونلۆد چون کاتێ لە بەشی داونلۆد دەبڵ کلیکی لێ بکە ئەیهێنێ ماشەڵڵا ئێستا ینی هەر زۆر جوانە باوەڕکە کەسێک ئەمە ببینێ ئەزانێ شتێکی پرۆفشناڵە کەسێک ببینێ ئەزانێ شتێکی پرۆفشناڵە ئەوانەیە زۆر باش سیکن ئەگەر هەنێک کەس لەوانەیە بەشەکەی وا بخوازێ بڵێ وەڵی کاکەم سلای دەکەمە من ئەمەوێت شتی زیاتری تیابێت چوزانە مامەساکەی ئێمە لەسەر شێوازی کۆنەچێت وێشتی زیاتری دیابێ نازانم چی ئەوەشم لایە وەکو پێم وتن لەسەر هەموو بابەتی قساکەم چونکە ئەزانم مەسەلە چیە دێی ئەم سلایدە کۆپیەکەی بۆ شێوە هەمووی کۆپیەکەی دیتە خوارەوە ئەنووسی give me more detail about this slide عفوا about كمان اكتي نقصد الين شي هابوشو give me more detail about this slide زانیاری زیاترم بەرێ دەربارەی ئەم سلایدە اینجا چی بکە نیشانێکی یەکسان تیرێک کۆپیستی سلایدەکە بکە باشە ئینتەر
ئێستا چیت بووەکە زانیاری زیاتر دەداتێ دەربارەی ئەم سلایدە ئەها سەیکەن چی بۆ کردین ئانی سلایدەکەی زۆر زانیاری زیاتری پێداین لەبارەی ئەم سلایدە ئێستا تۆ چیەکەی ئیتر بە دڵی خۆت ئێتر هەموو بیانوێکت بڕە بە دڵی خۆت کام بەشەیت بە دڵ ئەبێ ئەیبی بەشەکان کورتەکەیتەوە بچووکێکیتەوە توزانجێ ئەمەسە بەشێک بۆ زیادکردن بەلای فانکشنەڵەتی توانی ئەمە زیادکی لەگەڵی وەکم پێم وتە من لەگەڵ شتی سادەیم حەز لە شتی سادەیە و مامۆسای سەرکەوت و مامۆسای تێگەشت و ئەبێت شتی سادەی بێت باشە چونکە قانونی سیمینار وایە باش ئێمە ئەمانەیە سە بڕۆینە سەر سلایدی سێهەم چی بکە وەرە سەر سلایدەکە کلیک لە چی بکە دوبلیکەی سلایدەکە دووبارەکەوە بۆ ئەوەی تۆ نەچی جارێکی تر تایتڵ بنووسی وەمانە خۆی ئامادەیە ئەچینە سەرەوە بۆ عادەتەن جەماعەت عادەتەن سیمینار لە نێوانی 10 بۆ 12 سلایدە عادەتەن سیمینار لەو بینەیە نازم بەپی ئیشەکە لەوانی زۆرتر باتویانەوە بەڵام عادەتەن لە زانکۆکان لەو بینەیە 10 بۆ 12 سلاید طبعا بە هەموو شتێکەوە بە ڕفرێنس و بە تایتڵ و بە کەڤەرشەوە سنترال دووهەم شت کە دێنە سەری اینجا دین ئێمە باسی هاردوێرمان کرد بە شێوەیەکی عام طبعا هەر کەسێک و بواری خۆی دوای ئەوە دێت باسی پارچەکانەکە دووەم شت دوای ئەوە چییە Central Processing Unit CPU دێنە ئەمێ جوان سیکن کە تەواو کۆپیت کرد وەرە سەر تایتڵەکە یاخود هەر شتێکی تر کلیکی لای ڕاست بکەم دوو جۆر پێستکردنت هەیە سیکن دوو جۆر پێستکردنت هەیە ئەتوانی بەو ستایلە کۆنەوە پێستیکەی کە ئێمە ئەومانەوێت یاخود ئەتەوێت بە هیچ ستایلێکەوە پێستی نەکەی یعنی چی یعنی تۆ بۆ نمونە ئەمە ڕەنگێکت کردووە و بۆڵدت کردووە و فۆنتێکت پێداوە و چوزانم قەبارەت گەورە کردووە ئەگەر بەمەوە بیکەی ئەگەر بە ئەم ئەیەوە بیکەی هەمان شتەدا پێداتەوە ئەگەر بەڵام بەمی ناوڕاست بیکەی نایکە ئەوە یەکەمیش نایکە ئەمە بە ئەوە ئەمانەوێت چونکە ئەو شتانەمان کردووە پێشتر جەماعەت دەتوانین ئەمە بکەم بە ڕەنگێکی تر ئەگەریش ویستان بۆ نمونە ئەیکین بەم ڕەنگە جوانتر نییە باش Central Processing Unit دەتوانین لە ناوڕاست شەداینێ وەکو باسمان کرد دێنە سەر definition ئەمەش definitionی بۆ داناوە زۆر باشە دێن پێناسەی CPU وەک وەکو پێم وتن ئێمە بۆ شێوە دایانین ئەفۆن ئەم بە شێوەی یەکەم دایانین بەڵام وەکو بینن هەمووی لەسەر یەکەم حساب کرد ئێمە ئەمانەوێت ئەم بەشەی تر بکەینەوە بە احتیادی هەروەها ڕەنگەکەشی بکەین بەڕەش بۆ شێوە دوای ئەوە سەبانگە فەرمێت ئەوەستێنین تاوەکو تەواوە بێم
زۆر باشە زۆر باشەوە کۆ بێنن ئەومان هێناوە سەر باری ئاسایی خۆی دوای ئەوە دێنە سەر ئەم بەشە دێنەوە سەر سلایدی سێهەم دێنەوە سەر سلایدی سێهەم نووسراوە کۆمپۆننت وەکو بینن نووسراوە کۆمپۆننت دوای ئەوەی دیفنیشنەکەمەوە دوای پێناسەمان کرد دێنە سەر بەشەکانی CPU بەشەکانی CPU چییە؟ کۆمپۆننتەکانی ئەرثماتیک لۆجیک یونت لەگەڵ کۆنتڕۆڵ یونت لەگەڵ کاش ستۆرج دێن ئەما هێنین بۆ شێوە پێیستیکە ئەفۆن بۆ شێوە کۆمپۆننت یان ئەتوانی چونکە ئەمە بەو شێوە نەهاتووە مەلادین هەر با بیسڕینەوە وەرە هەر پێیستیکە احتیادی بۆ شێوە پێیستیکە ئەگەر سێری کەین بزان خۆی چۆن دایناوە لە سێ بەش ئەمە بەشی یەکەمە بەشی یەکەم تاوەکو کوێ تاوەکو پێریفۆرم ئۆپەرەیشنز ئێمەش بە هەمان شێوە ئەمە بە ئینتەرێکی بینە بێرێتە خوارەوە ئۆپەرەیشنز ئەمە ئینتەرێکی تری بەرێ دوای ئەوە سێرەکەین ئەمە تا کوێ تاوەکو پرۆسیسۆرە بەم شێوە تۆش تاوەکو پرۆسیسۆر ئینتەرێکی تری بەرێ ئەمە کەمێک ڕاکێشە بۆ ئەوەی مەجالیان هەبێ اینجا دێین شتەکانی لەسەر دانین دەکەین بە ڕوبیک کەمێکی تر ئاوای لێ بکە اینجا ئەمە وتمان بیکە بە 1.5 ئێستا بۆ یەکەوە دەرچێ خاڵبەندی هەبێت ئەم سێ ڕیزە دیاری بکە بڕۆ سەر ئەم بەشێ ئەم لە نووسراوە بۆڵیتس کلیکی لێ بکە ئیکا بە خاڵبەندی ئەگەر بتەوێ بیکی بە ئەمە بۆنە جۆرەکانی ئاوە شێوە ئەتوانێ بیگۆڕی بۆنە ئەمە هەڵە بژێرین وەرە ئەمەش ئەمەیان بۆ دیاری کە بەس تەنها و بەشە ئەو ڕەنگە هەڵبژێرە کە خۆت مەبەستە وەرە ئەمێ ئابوشەوە خۆی هەمووی ئەو وینانت پێیە بۆ ئەوەی جوان دەرچێ ئەم وێنەیە ئیشمان پێ نامێنێ سرینەوە ئەگەر دیقەت بن چی مانیش هەیە تایپ مانیش هەیە تایپ ینی با بڵێن جۆرەکانی ئێمە هەر ئەمە کۆپیەکەینەوە ئەفۆن پێیستیکە بۆ شێوە پێیستیکە وەرە ئەمێ ئەم تایپە کۆپیکە تەرها تایپەکە لەم بەشی ئەم دەداینە دیقەتان بە کە پێیستت کرد بیکە ئەوەی یەکەم هەڵبژێرە ئەیەکە هەڵبژێرە اینجا وەرە ئەمەیان سینگل کۆر لەگەڵ ڤس مەڵتی کۆر ئەمە جۆرەکانێتی ئەمەیان هەڵبژێرە وەکووتمان لەم خوارە داینە دیقەت بەن یعنی ئێستا زۆر جوانە بۆ ئەوەی سلایدەکە زۆر جوانتر کێتەوەلەوە وەرە گۆگڵ بنووسە چی CPU طبعا ئەمە وەکووتم ئەمە شتێکی اختیاریە وێنە بەڵام تۆ ئەگەر بتەوێت یعنی بتەوێت شتەکە زۆر جوانەکات بۆ نمونە CPU طبعا ئەم وێنانە زۆر جوانە ئەگەر بەکاریان بێنی دیقەت من ئەم وێنە با بڵێن وەکو گرافیکە ئەگەری شوێنەی واقعی سەوێت هیوایە حەزی لە وێنەی واقعی ئەتوانێ وێنەی واقعی هەڵبژێرێ سێکەند هاوڕێن یەک شتی هەیە زۆر گرنگە بۆی بیزانێ کاتێک وێنەکە سیڤەکەی کاتێک وێنە سیڤەکەی طبعا هەنێک وێنە هەیە بە شێوازی ئەگەر دیقەت بن ئێستا ئەمەکە ئەیکەین بە سیڤ ئیمج ئەگەر دیقەت بە نووسراوە چی وێب پی فایل ئەم وێب پی فایلانە وەکو PNG و GPG و ئەمانە نییە یعنی هەنێک کاتێ باگراوندەکەی لا ناچێ هەنێک کاتێ لەسەر پاوەرپۆینتەکە دانانرێ بۆی وا باشترەوانە بەکار نەهێنی وەرە ئەمە ئێستامە JPG ئەمە هیچ کێشەی نییە وەرە سەیڤیکە بۆینە وێبسایتەکەی خۆمان دێنەوە سەرەتا کلیک لە لۆگۆکەی بکە بۆی بکات بڕاتەوە سەرەتا ئەمە هەڵبژێرە
ها باكگراوندەکەی بۆ لادەین دامان بەزان طبعا من بەخاوی شەرحەکەم تۆ ئەتوانیت زۆر بەسەریعتر مامەڵە لەگەڵ ئەم شتانەیە بکەی دەبڵ کلیک هێنای تۆ خوای یعنی هەر حسابکە لە سلایدێکی یان پرزنتیشنێکی کەسێکی بیانی یان مامۆسایەکی بیانیەچ هەر زۆر شتێکی جوانە شتێکە کە سەرنجی هەموو کەسێک ڕاکێشێ بۆ لای خۆی سادەیە قەرەباڵغ نییە کە سەیرێکی چاوت نایەنێتە ئێش ینی بەجددی ئەگە شتێکی وا بکەی بۆ مامۆسا دەرەجێک ئاین دەرەجێکی کامێش نەداتی زۆر باش دەداتی زۆر باش دێنە سەر چوارەم طبعا شتەکان هەنگاوەکان ئیتر وەکو یەکە هەنگاوەکانی وەکو یەکە من لەوانێت تەنها ئەمە بکەم بۆی کاتی ڤیدۆکە زۆر درێژ نەبێ باشە میمۆری بەو شێوە بەڵام من بۆی کاتەکە درێژ نەبێت و هەروەها چەند شتێکی تر هەیە فریا بکۆم پێتان بڵێم باشە ئەمە وتمان ئەهێنین بۆڵدەکەی لابین ڕەنگەکە یەکەینەوە بە ڕەش زۆر چاکە بۆیە ئەو شتانەکەم میترە و دیفینیشنە ئەمەش تایپەکانێتی وەرە ئەمە تایپەکانی ڕامە جۆرەکانی ڕام تایپس DDR double rate لەگەڵ SRMA لەگەڵ DRMA وەکو پێم وتن ئەم سیانە بۆڵدەکەی لابین یەکێنەوە بە ڕەش ئەمە یەکونیوە خۆی ئەگەر بمانەوە بیکەین بە خاڵبەندی ئێمە ئەم جۆرە ستایلەمان بەکارهێنا ئەنی ها ئەمە لا ئەبین شتێکی ترمان هەیە لەمێ نای ئیمپۆرتەنس ئەمە کۆپیکە وەرە بهێنە ئەنگاوەکان تا سەرێتر بێت و زۆتر تەواوەکەی جاری وای لەوانە سیمینارێک بە چارەکێک تەواوکەی وەکوتمان کۆنتڕۆڵ ڤیەکەین بۆ ئەوەی ئەو شتانە بهێنین کە پێشتر کۆپیمان کردووە ئەمە گرنگیەکانی ڕامە importance of RAM بۆ شێوە داینێ ئافۆن پێست ئەوەی ئەیەکە هەڵبژێرە بۆ ئەوەی هاوان ڕەنگوشتت باتێ ئەم بۆڵدە لابە بیکەرەوە بە ڕەش ئەها ئێستا دێنە ئەمێ ئەنووسین ڕام باش ڕام ئەمە بۆ نمونە لە کۆمپیوتەرە ڕام ئەمانەی هێنا خۆی پێویست مەقسەدمان میمۆری ئەنووسین ڕام میمۆری ئەمە خۆیەتی ڕام میمۆری ئەمانەی بۆ هێناین بەڵام عەجیب ئەو واسکو شتەی هێنا چونکە ڕام زۆر مستەلاحێکی زۆر بەناوبانگە لە کۆمپیوتەرە ئێمە ئەتوانین ئیتر بە پێی زەوقی خۆت بۆ نمونە ئەمە گەر HD بێ بزانم توانین چی جۆرێک هاوەکۆ بینن هاوڕێیان ئەم جۆرەیە من حەز ناکەم تەعامل لەگەڵ ئەم جۆرەیە بکەم چونکە دڵنیام کێشت بۆ دروستەکە لە دوایە بزان ئەمەیان چییە زۆر باشە ئەمەیان وەرە ئەمێ وەرەوە سەرەتا دبل کلیک داونلود وەرە ئەمێ پیکچەر شی داونلود بهێنە ینی هەر زۆر دەرەجەیەک و نایە ئیتر دێنە سەر سلایدی دوای ئەوە ڕێنەوە سەرگۆ چاجیبیتەکە ستۆرج دیڤایس هادیتر جەماعەسیکن ئەگەر دیقەت بن هەمووی وەکو یەک شتەکان وەکو یەکە تایتڵەکە هێنی دایەنەی بە ئەمەشە بکەین دوای ئەوە هەنێشتر هەیە پێتان ئەڵێم هەنێک وێبسایتوانە هەیە کە پێتان هێدەم و هەنێک زانیاری تر هەیە بۆ ئەوەی سوپادی لێ بکەن بۆی نەڵێن وەڵا شتەکەی لە کۆڵ کردوتەوە ئەگی نایەک شتە کۆنتڕۆڵ ڤی بکە وەرە بیکە بە ئەی بۆ ئەوەی هەمان ڕەنگ و ئەوت باتێ دیفینیشنەکەی وەکوتم ئەگەر ئەمەت پێکەمە من بەڕای من زۆر دەرەجەیەک بێکێشەیە بەڵام ئەگەر تۆ ئەو شتە سادانی سەرەتات پێکەمە بۆکو پێم وتن سلاید بی بە بڵێ زانیاری زیاترم بەرێ دەربارەی ئەم سلایدە قسوورت لەگەڵا ناکات پێتی ئەدا چنێکت بدوێ حتا ئەڵێ
يعني حەزەکەی تاوەکو بەیانی قسەی لەگەڵکە ئەو بێزار نابێت داوای فشتی لێ بکە و بێزار نابێت وەکو ببینن خۆ دیقەتاندا چیم کرد بامەلابین چونکە تایپەکە هەرتای بوو چونکە تایپەکە هەرتای بوو تایپەکەم لانەدا تەنها خاڵەکانم کۆپی کرد و لەوێ لەسەر خاڵەکان تایپەکەم دیاری نەکرد تەنها خاڵەکانم دیاری کرد و پێیستم کردەوە ئێستا بۆ ئەوەی دێنە کۆتا دێڕەکان دێنە کۆتایی دێڕەکان بۆ شێوە کۆتایی ئەم دێڕەش ئینتەریەکەین بۆ ئەوەی خاڵبەندێکە حسابکە بۆ شێوە خاڵبەندەکەی حساب کرد دەیم بزان شتی تری لەگەڵا شتی تری لەگەڵا نییە ئەمە ئەمە لابین دوای ئەوە ڕۆیتە بە ئەمەشە بکەین توخوا بە ئەم سلایدەکە تەواو بکەین وەرە ئەو شتە بنووسە کۆنتڕۆڵ ڤی ئەمە تا ستۆرج دیڤایس ئەوکۆ بینن لەمێ بەشی زۆر هێنا ئیتر تو ئەوە هەڵەبژێریت کە لەگەڵ ئیشەکەی تۆ تەبعەن تۆ لە بواری خۆت شارەزاتری ئەوە هەڵبژێرە بۆ نمونە ئێمان نووسین HDD ئەم جۆرە زۆر باشە ڕۆینەوە ئەمێ با بۆی باگراوندەکەی سفر کەین هیوا هەیە حەز دەڵێت یعنی مەجالی ئەوم نییە باگراوندەکەی سفرکەم زۆر احتیاجیە بەڵام ئەگە تۆ شتێکی دەرەجەیەک و ئەوەت بوێت پێویستەکات طبعا ئەم سیمینارە لەوانەیە بیدێ بە هاوڕەیەک شت ڕۆژە لە ڕۆژان چوزانم توانیت کە کردت هەر بەجددی من بۆ ناگەر بۆ مامۆسا کردت بۆ شێوە توانی ئەگەر کەناڵی یوتیوب بۆ شتانت هەبێت وەرەوە ڕێکۆردێکی شاشەکەت بکە باسیکە بڵاوی کەرەوە با خەڵکێکیش ئیسفادەی لێ بکە ئەو کۆبینی یعنی بەڕاستی زۆر جوان دەچوو ئەمەت با بڵێن تاوەکو ئەمێ ئیتر ما باقی هەنگاوەکان وەکو بینن ما باقی هەنگاوەکان هەماشت ئەگەر بێن سێریکێن اینجا باسی مەدەربۆرد دەکات کە ئەویش هەر بەشە دوای باسی پاوەر سەپلایەکە دوای باشی گرافیک GPUەکە گرافیک پرۆسیسینگ یونت دوای ئینپوت ئاوتپوت دیڤایسەکان دوای ئەوە نێتوۆرکینگ کۆمپۆننت بە پارچەکانی نێتوۆرکینگ کۆڵینگ سیستم پارچە ساردکەرەوەکان هەروەها ئەدەواتی ڕەبتکردن ئەندەرستاندینگ کاوابڵتی ئەمە کۆمەڵێک سلایدی زیادەیە کە پێی داوی وەکو ئەندەرستاندینگ بۆ نەتێگەشتن لە تواناکانی فیچەر ترند ئەمە ینی هەنێ پێوەکو پێم ینی وەکو پێم وتن هەنێک شت هەیە باوەڕکە لە سلایدی ئامادەکرا و کە کەسێک بۆچی دروست کە نایبینیتەوە چونکە ئێستا لە بۆنە فیچەر ترند ئەو شتانەی کە ترندن یعنی لە داهاتووە یان با بڵێن زاناکان یاخود کۆمپانیاکانی تەکنۆلۆژی بەخۆیەوە سەرقاڵ کردو وەکو چی کوانتم کۆمپیوتینگ ئەمە ینی کۆمپیوتەرە زۆر زەخمەکان AI هەروەها ئەدڤانس SSD تەکنۆلۆژی طبعا ئەمە هەموو هەر کەسێک لە بواری کۆمپیوتەرە بێزانێ SSD وەکو بین ئەمە کۆتا سلایدە کۆنکلوژنە عادەتەن کۆنکلوژنمان نییە ئێمە لە با بڵێن وەکو ئەو شێوازەی کە لای خۆمان باوە لە کۆتایە لە سمینارە کۆنکلوژنمان نییە باشە ئەمە سمیناری با بڵێن ئەمە سلایدێکە ئەمە لەوانەیە لە کەم شوێن ببینیت بەشێکمانەیە لە بەناوی QA یان question and answer ئەم بەشە توانین داینێک لەوانەیە کۆمەڵێک پرسیاری باو هەبێت خۆت پرسیارەکەی خۆیشت وڵامی دەیتەوە ئەمە شێوازێکی زۆر سەرنج ڕاکێشە بۆ ئەوەی سەرنجی بەرامبەر ڕاکێشی باش هاوڕێیان ئەوەی کە مەبەستمە سەرنجتان بۆ لای ڕابکێشم ئەوەیە بۆ نمونە تۆ لە سلایدی ڕام باشە لە سلایدی ڕام یان لە هەموو سلایدەکان تۆ پێویست حەزەکەی زۆر بە ینی بە جوانی شتەکە لە بەرکەی زۆر بە جوانی شتەکە دەرەجەی زۆر لەسرە ئەتەوێت زانیاری زیاتر بهێنی دەربارەی ئەم سلایدە ئەتوانی چی بکەی هەمان ئەمە بهێنیت ئەهان کەوتم give me more detail about the slide اینجا سلایدەکەی بیتێ ئەو زانیاری زیاترت پێدا دەربارەی ئەم سلایدە مەرج نییە ئەم زانیاریانەی کە ئەو پێتێدا هەم بخیتەوە سلایدەکە نە هەر ئەتوانیت
تەنها پێتی بدات تۆ بخوێنیتەوە لەسەری بخوێنیتە لەوە سەری تۆ بۆ ئەوەی کە مامۆستا پرسیارێکی لێکردی یان شتێکی لێکردی ئەوە نەبی تەنها بۆ زانیاری خۆت یاخود ئەتوانی بە شێوازێکی تر پێ بڵین سێکە ئێمە ئەدیتیەکەین لەمێ پێ ئەڵێن how explain this slide how I explain this slide يعني چی يعني من چۆن ئەم explain چۆن ئەم سلایدە شەرحکەم چۆن ئەم سلایدە شەرحکەم ئێستا پێت دەڵێت سلایدی چوارەم description ئەمە پێت دەڵێ کە چۆن شەرحیکەی فانکشنەڵەتێژی بۆ شێو یعنی ئەڵێ بۆ شێوە شەرحیکە تۆ ئەگەر ئینگلیزیەکەت نازانی وەرە کۆپیکە وەرە ئەمێ paste ئاها وازف ڕام جۆرێکە لە بیرگەی کۆمپیوتەر کە بەکارێت وەڵگرتنی زانیاری و ڕێنمایەکان کە CPPS بەدەستگەیشتنە بە خێرایی هەیە ئیتر هەتاوەکو دوایی یعنی تەنانەت ئەوەشت پێ ئەڵێ کە چۆن ئەو سلایدە شەرحکەی تەنانەت ئەوەشت پێ ئەڵێ کە چۆن سلایدەکە شەرحکەی بەجددی شتێکی سەرسوڕهێنەرە ئەمە بەنسبەت چۆنێتی شەرحکردنەکەیەوە چۆنێتی شەرحکردنی سلایدەکە ئیتر وەکو پێم وتن ئێمە بەشێکی اینجا دەڕۆینە کوێ دەڕۆینە بەشی بۆ نمونە وتمان لە ئاخری هەموو سلایدێکەوە پێویستت بە چییە پێویستت بە ڕیفرێنسە ئاخری هەموو سیمینارێک ئەماکەین بە ڕیفرێنس بە سێکە دوای چی پێڵین تەنانەت ئەمی ڕفرێنسەکەی شت پێدات ئەمە بۆ جەماعەتی ڕاپۆرت ئەمە طبعاً هەمان شت دەتوانی بۆ ڕاپۆرتیش بەکاری بێنی ئەنووسی چی ئەنووسی give me some هەنێک reference about this presentation کۆمەڵێک ڕفرێنسم بەرێ ئەمە ڕفرێنس دەربارەی ئەم پرزنتیشنە بینیارە ئێستا ئەمە ئەڵێت طبعاً ئەو زانیاریانە خۆ لە باخەڵی خۆی نەهێناوە ئەو زانیاریانی سەرەوە باشە هەمووی لە وێبسایتی باوەڕپێکرا و هەموویشی لە کتێب و وێبسایتی باوەڕپێکرا و هێنایەتی ئێستا وەکو بینیت کۆمەڵێک ئەمە بەشی بووکەکان کتێب ئەمە لەم کتێبە هێنایەتی لینکی ئەمەزۆنەکەشی پێداوی بزان ئیشەکە لینکی ئەمەزۆنەکەشی پێداوی دەربارەی ئەم کتێبە حەزەکەی وەرە ئەمێ ناوی کتێبەکە لەمێ ببە یعنی ئەمە بیان و بڕە زۆر ئەمەش کتێبەکەیە بە هەماشەوە کۆمەڵی وێبسایتی تریشی پێداوی تۆم هاردوێر ئەمە ئەندەتێچ دوای ئەوە پێدەڵێ لە ڤیدۆ یوتیوبیشەوە ئەم کۆمەڵە ڤیدۆیان یعنی ئیتر بە هەموو جۆرە ئەمە وێبسایتی ئەمە ئەکادمیک پێیپەرە بەحسی ئەکادمی تەنانەت لەمانەیشە بۆی هێناوی ئیتر بۆنە بۆ بەحس و بۆ کتێبەکان بۆنە بۆ وێبسایتەکان بۆ کەناڵەکان وەکو وتمان وەرە سەر کەناڵەکە بۆ شێوە وەرە سەر کەناڵەکە کۆپیکە لینکەکەی بڕۆینە ئەمێ لینکەکەی ڕفرێنسەکە دانین دوای ئەوە بۆ شێوە تێکست بۆکسێک ئەکەینەوە دوای ئەوەی کە تێکست بۆکسەکەمان هێنا دێین ئەوانەی کە کۆپیمان کردو ئافەن بۆ شێوە تێکست بۆکسەکە هێنین بۆ شێوە کلیکی لێ بکە بۆ شێوە چیت کۆپی کردووە یەکەم لینکت کۆپی کردووە بۆ شێوە کە کلیکت لێکرد لینکەکان خۆی ئۆتۆماتیکیە بێ بە شین کە دیارە ئەمە لینکە بیکە بە ئەوە دوای ئەوە وەرە ئینتەرکە بۆ نمونە کتێبەکە ناوی ئەمە ناوی کتێبەکەیە لەگەڵ ناوی نووسەرەکەی بیهێنە کۆپیکە پێستیکە ئەمەش بە هەمان شێوە بۆ شێوە ئیتر ئەمە لینکی ترە ئەمەیان عەفوەنەوە دووبارە بوو ئەمە بیهێنە
انتر وكو بينن اتر چەنێکی پێدای ئیتر تۆ قسووری لێ مەکە باشە وەرە بیکە بە 1.5 و بیکە بە 2 بۆ شێوە لە بەشی ڕفرێنسەمە بکە بە کاپیتەڵ بۆ شێوەی تر ئەم بەشی ڕفرێنسە باوەڕکەن دایمە دەرەجەیەکی لەسەرە بۆکە وەگەر لە زانکۆبی یان لە خۆت پەیمانگابی یان لە شوێنێک بی دایمە دەرەجەیەکی لەسەرە چونکە بەشێکی زۆر گرنگە پێویستەکە تۆ داینی بزان چی تر ماوە ئێمە کە باسی کەین باسمان نەکردووە لەم بەشانە ڤیو پێم وانییە هیچ شتێک مابێت کە تۆ پێویستت پێی بێت یعنی پێویستت پێی بێت من باسم نەکرد بێت چونکە لەخوا بەزیابێت هەموویمان باس کردووە یەک شتی تریش ماوە کە ئەوی زۆر گرنگەوە کۆ بینن سلاید نمبەر کلیک لە سلاید نمبەر بکە سلاید نمبەر کلیکی لێ بکە پێ دەڵێ لەکوێ دیار بێت لە ناوڕاست لە خوار لە ئەملا لەگەڵ فوتەر تەوێت یاخود نامانەوێ ئەمانەوێ سلاید نمبەرەکە لەوەیە ئەپلای تو ئەڵۆ کۆ بینن سلایدەکانی ژمارە هەیە لێکەوە دەست پێ ئەکاتە تاوەکو کۆتا شتیان طبعا تەواو ئەمە وەکو با بڵێن سیمینارەکە ئیتر چەند بەشی تریش هەبێت لەمێ وەرە خوارەوە هەمووی دانە بەشی بۆ نمونە بەشی پرسیار و ئەوە دائانەی بۆ ئەوەی سینەکە و زۆر زەخم دەرکەوێت یاخود داینانیە ئەویتر و لای خۆتەمێنێت باشە لای خۆتەمێنێ ئەگەر حەزەکەی شتەکان ئەوە بێ پێشەوەی ئەم ڤیدۆیە داخەم حەزەکەمی یەک شتی تر هەیە ئەوەستانیش پێ بدەم یعنی من کە خۆم بەکاری هێنم و ئەزمونم لی هەیە چەند وێبسایتێکە بۆتان ئێستا ناوەکەیتان پێ ئەڵێم ئەوە سوان بەکاری بهێنن یەکەم وێبسایت کە هەمانە ئەم فلات ئایکۆنەیە طبعا ئەم فلات ئایکۆنە لە زۆر شتە بەکارت دەهێن لەوانەیە تۆ پێویستت بە ئایکۆن بێ توانی بەکاری بهێنیت بۆ نمونە وەرە ئەمێ ئەم فلات ئایکۆنەیە یعنی وێبسایتی ئەم فلات ئایکۆنە وێبسایتێکە کە ئایکۆنی زۆر تایە و لە زۆر شوێنە ئەتوانی لەوانە ئیشت پێ بکەوێت یعنی سامە کۆمەڵی پالێتی ئایکۆنە توانی دایان بزێنی و کۆبینی ئەمە جوڵاوە ئەمە شتێکی زۆر باشی خستە بیرم ئەمە کۆمەڵێک ئایکۆنە کە لەوانەیە جوڵاوی تیا بێت توزانم بەشی زۆری تایە تۆ بە پێی بەشەکەی خۆت بۆ نمونە فینگر ئەگەر تۆ لە بەشی پزیشکی بیت پێویستت بە ئایکۆنێکی لەو شێوە بێت لە هەر بەشێکی تر بیان ئیتر ئەوەتە بۆ هێنێ بێزارەبی وێبسایتێکی ترمان هەیە کە ئەمە لە هەمووی زەخمترە ناوی فریپیکە ئەم فریپیکە ئایکۆن نییە وێنەت بۆ هێنێت باش ئەم وێنانە کۆمەڵە وێنەیەکە کە پێی وەکو ڤیکتۆری پێڵین کە ئەم وێنانە بۆ نمونە بە شێوازی کارتۆنین شێوازی شخصیەتی کارتۆنین گزارش دەکەن لە شتێک کە ینی ئەگەر ببینیت خەڵکی زۆر لە سیمینارەکانیانە بەکارهێنە عادەتە من خۆم وێنەی واقعی زۆر کەم بەکارهێنم ئەم ڤیکتۆرانە بەکارهێنم بۆ نمونە لەمێ نووسم کۆمپیوتەر هاردوێر کە نووسیت کۆمپیوتەر هاردوێرەها بینی وێنەی گرافیکیت پێیات کە ئەتوانی بەکاری بێنی طبعا هەنێکی بە پارەیە هەنێکیشی بە فریە کلیک لە فریەکە بکە تەنها فریەکانت بۆ هێنێ بۆ نەتۆ بنووسە میدیکەڵ سەرەکەی وێنەی تۆبیت بۆ هێنێ هەنێک کاتی پۆستەری سۆشڵ میدیاوانیشی تایە خۆی زۆربەی کاتەوانی تایە بەڵام جاری وهەیە وێنانیشی تایەکەوەی کە خۆمان پێویستمانە وێبسایتێکی تر هەیە storyset.com ئەوەیە ناوەکەی storyset.com ڕاستی ئەم وێبسایتە زۆر گرنگە هەموو کەسێک کە سیمینار بکا بیزانێ بۆ چونکە تایبەتە بەم شێوە گرافیکانەی کە ئێمە باسمان کرد بۆ نمونە ئێمە لەم نانووسین کۆمپیوتەر تێگەن بۆ نمونە ئەم شتانە تۆ توانی لە سەرەتای لە کەڤەرەکەیە داینێ یاخود لە
للسرتا لناو سلايدەکانت داینێ منە ناو سلایدەکانت دام ناوە بۆ نمونە ئێمە ئەم ئایکۆنا هێنین یان ها توانی ڕەنگەکانیشی بگۆڕی طبعاً توانی ڕەنگەکەی بگۆڕی بکێ بە ڕەنگێکی تر بۆ شێوە بۆ نە ئێمە ئەمە بۆ نمونەی بین کلیکی لێ بکە داونلۆدی کە وەرە ئەمێ بۆ شێوە ئەمە بەرە سەرەوە ئەمە بێنە بۆ شێوە زین چیەکەین بۆ شتەکە زۆر جوانتە دەرکەوێ ئەمانە لادەین چونکە ئەو خەتە بەجددی من حەزم پێ نییە و ناشینی کردووە لە ناوڕاستە ئەمانە هەمووی لادەین ئەمە کۆپیکە هەردیکی بەیەکەوە چۆن هەردیکیم بەیەکەوە کۆپیکە لەوانەیە یەکتان بپرسێ وەرە ئەمێ کلیک لە کۆنتڕۆڵ بکە باشە کلیک لە کۆنتڕۆڵ بکە کلیکی ینی پەنجێک لەسەر کۆنتڕۆڵ لامە دەرەک بە ماوسەکە کلیک لە هەردووکی بکە دوای ئەو کۆنتڕۆڵ سی وەرە ئەمێ کۆنتڕۆڵ ڤی بۆ شێوە کۆنتڕۆڵەکە پێیسێکات سێمە پێویستمە ئەم سلایدە نابێت دلیت سلاید دلیت یەکەین وەکۆ بین ینی بەجددی هیچم نەکردووە من طبعاً بەس ناوی ئەوە کۆمە ڕەنگەکانم تەنسیق کردووە دوای وکمە تۆ توانین لۆگۆ و ناوی کۆلێجوانە بنووسی شتێکی زۆر زۆر جوان و مرەتەب دەرەچێ من هیچی تر شک نابم کە لە سیمینارە پێویستە کات بکری یەک شتی تر عەفوان یەک شتی تر کەوتم پێتان ئەڵێم ئەمە ئەبێتە کۆتاشت هیوادارم ڤیدۆکە درێژ نەبێت بەڵام من حەزەکەم بە ئیسفادە دەرچن لەم ڤیدۆیە بەجددی ئەمەوێت دوای ئەم ڤیدۆیەتان تەواو کرد ئیسفادەتان کردی بێت و ئامادە بتوانن سیمینار دروستکەن بە هیچ کێشەیەک ئینشاءالله طبعاً ئەمە بە شەرحکردنەوە لە بڕۆ ناکەم ساعاتێک چوو بێ بە شەرحکردنەوە دیار نییە چەندێک چووە بەڵام بڕوا ناکەم ساعاتێک چوو بێت بەڵام تۆ لەوانەیە زۆر بە کەمتر ساعاتێکە لەوانەیە کەم چونکە هەنێکی لە کاتی بانگوانە بوو ئەوانەیشی لێ ئەبڕم تۆ زۆر کەمترت پێچ لەوانەیە تۆ بە چارەکێ 20 دقیقە تەواویکی ئێمە کۆتاشتمان هەیە کە تۆ ئەگەڕێی بۆ وێنە بۆ نمونە کۆمپیوتەر شتێکمان هەیە جۆرە وێنەیەکمان هەیە بە ناوی گیف باشە GIF کلیکی لێ بکە وێنەی جوڵاو بە کوردیەکەی وێنەی جوڵاو طبعاً هاوڕێیان ئەم وێنە جوڵاوانە بەجددی لە سیمینارە بەکاری بێنن یعنی ها بەجددی مامۆساکەتان یاخود ئەو کەسانی کە سەیری بۆ نمونە کە بینەری سیمینارەکەی ئێوەن سپەی سەرسامە بن بۆ چونکە شتێکە خەڵکێکی زۆر کەم بەکارهێنێ زۆر کەم بەکارهێنێ بۆ نمونە ئێمە ئەمە تێرین لەمێ دایانین بۆ شێوە لە جاتی بۆ نمونە ئەمە تۆ توانین لە ناوڕاستە بەکاری بێنێ من دێتە بیرم خۆم لە زانکۆ زۆر بەکاری مێهێنا لە ناو سیمینارەکانە مامۆستاکانیش زۆر بەدڵیان بوو ئێستا بۆ شێوە طبعاً بۆ شێوە ئیش ناکات طبعاً یەک شتیش زۆر باش بوو ئەمە دنیایەگەر تۆ بۆ نمونە کۆمپیوتەرەکەت بردە لای داتاشۆکە و لە داتاشۆکەتدا هەنێک کەس لەوە گیرتێ کە چۆن وا بکات ینی بە جوانی دەرکەوێت پڕ بە شاشەکە دەرکەوێت سیمینارەکەی وەرە ئەمێ نووسراوەچی سلاید شۆ کلیکی لێ بکە کە کلیکت لێکرد ئەبێتە پڕی سکرینەکە و پڕی داتاشۆکە وەکۆ بینین ئەکەوێتە ئیشیش لەمێ ئەکەوێتە ئیش دوایتر تۆ بە ماوسەکە با بڵێن بە کیبۆردەکە کلیکی لای خوار بکە دێتە خوارەوە کلیکی لای سەرەوە بکە ڕواتە سەرەوە بۆشەوە ئەم گیفانش بەکار بێن هاوڕێیان یعنی بەجددی منزەرێکی جوان شتێکی شازە کەم کەس بەکاری هێنێ هەروەها شتی زۆر جوانیتیان مرج نییە ئیلا بۆ کۆمپیوتەرش بێ بۆ بەشەکەی خۆت بۆ نمونە وەکوت مامێدی کاڵ ئەمە بۆنە بۆ بەشی پزیشکی وەمانە ئەسە بۆ نمونە ئەمە هێنی تێگەن بۆ هەموو بەشێکتیایەتی ناوی ئەو شتە بنووسە کە تۆ ئەتەوێت بۆ دڵە تەلارسازیە هەر شتێکە ناوی ئەو شتە بنووسە لەگەڵ ئەکستێنشنی گیف ناشە GIF ئیتە زۆر شت هەیە یعنی ئێستا
وەکو پێوەتن توانی بەکاری بێنی سەرنجی خەڵک ڕاکێشێت شتێکی با بڵێن جیێوازە تاواکو ئەمە پێم وا بێت تەواو هەنێک شتی تر هەیە کە ئێستا کەوتە بیرم کەشتی کەمالیاتە کە زۆر کۆنە ئێستا خەڵک بەکاری ناهێنێ بەڵام هەوڵەدەم لە ڤیدۆیەک دوای ئەم ڤیدۆیەکی دەدەقەیی باسی ئەوانشتان بۆ بکەم ئەوانە مەرج نییە تۆ بیکەی بەڵام بە هەر باسیەکەم با هەبێت ئەگەر حەز بکەی ئەمە داهاتوە بیکەی بۆ ڤیدۆی ئێستا پێم وا بێت ئیتر ١٩٠ ئەو شتانی کە لە سیمینارە بە شێوازی دروستکردن شێوازی بەکارهێنانی بەرنامەکە شێوازی هێنانی داتاکان بە ئاسانترین شێوە کە تاوەکو ئێستا کەسم نەبیناوە بۆ شێوە باسیکە هەروەها شێوازی ڕێکخستنی وێنە ئەمانە هەموویمان باس کردووە لەخوا بزابێت ئێستا تۆ ئەبێت سیمینار دروستکەی بێ ئەم لاو ئەولە لە کۆتاشتە چۆن سەیڤ بکەین وەرە سەر سەیڤ کلیک لە سەیڤ بکە یاخود لە سەیڤ ئاس فەرق ناکە ئەڵێ لەکوێ سەیڤیەکەی براوز بکە لەکوێ ئەتەوێت سەیڤیکەی بۆ لەسەر دیسکتۆپ ناوی بنە ناوێنەی چی بینە بۆ نمونە پرزنتیشن 2 خۆی من نایگۆڕم چونکە کات نییە سەیڤ بکە سەیڤیە کات ئێستا من بیسڕمەوە ئەنی با بڵین کلۆزیکەم ویندۆکە بێمە سەر با بڵین بێمە سەر دیسکتۆپەکەم سێرەکەم ئەوە خۆیەتی دەبڵ کلیک ئەم هێنێتە ئەمێ تاوەکو ڤیدۆیەکی تر خواتان لەگەڵ وعليكم السلام ورحمة الله.